23 ساڵ لەمەوبەر هێشتا پەرلەمانی کوردستان لەدایک نەبوو. سەرکردایەتی بەرەی کوردستانی یاسایەکی بە ناوی هەڵبژاردننی سەرکردەی بزوتنەوەی ڕزگاریخوازی کورد دەرکرد. لە مادەی دووەمی ئەو یاسایەدا هاتووە کە فەرمانڕەوایی سەرکردە بۆ 4 ساڵ دەبێت بێ ئەوەی ئاماژە بەوە بکرێت کە بۆ جاری دووهەم سەرکردە دەتوانێت خۆی هەڵبژێرێتەوە یان نا. هاوتەریب لەگەڵ یەکەم هەڵبژاردننی پەرلەمانی کوردستاندا، هەڵبژاردنیش بۆ سەرکردەی بزوتنەوەی ڕزگاریخوازی کورد ئەنجامدرا، بەڵام بەهۆی ئەوەی هیچ کاندیدێک نەیتوانی زۆرینەی مطلقی دەنگەکان بەدەست بهێنێت، هیچ کەس نەبووە سەرکردەی بزوتنەوەی ڕزگاریخوازی کورد. دواتر هەڵگرستانی شەڕی ناوخۆ و دوو ئیدارەیی هەڵبژاردننی سەرکردەی بزوتنەوەی ڕزگاریخوازی کورد یان سەرۆکی هەرێم لەبیر کرا و هەرێمی سەوز و زەرد تەواو چەسپی. لە 26 یانزەی 1997دا پەرلەمانی کوردستان لە هەولێر یاسای هەڵبژاردننی سەرکردەی بزوتنەوەی ڕزگاریخوازی کورد وەستاند و دەسەڵاتەکانی بەسەر سەرۆکی حکوومەت و سەرۆکی پەرلەماندا دابەش کرد. پاش یەکگرتنەوەی هەردوو ئیدارەکەی هەرێمی کوردستان لە ڕۆژی 7/6/2005دا پەرلەمانی کوردستان یاسای سەرۆکایەتی هەرێمی کوردستانی دەرکرد. بەپێی مادەی سێهەمی ئەو یاسایە ویلایەتی سەرۆکی هەرێم بۆ 4 ساڵە و دەشێ بۆ جاری دووهەمیش هەڵبژێردرێتەوە. بەپێی مادەی دووهەمی یاساکە هاوڵاتیان بە دەنگدانێکی گشتی و نهێنی و ڕاستەوخۆ سەرۆک بۆ هەرێم هەڵدەبژێرن کە لەسەر ئاستی ناوخۆ و دەرەوەش نوێنەرایەتیان دەکات و بەناویانەوە دەدوێت و هەماهەنگی لە نێوان دەسەڵاتە فیدراڵەکان و دەسەڵاتەکانی هەرێمدا دەکات. بەڵام لە مادەی 17هەمی هەمان یاسادا ئاماژە بەوە دراوە کە سەرۆکی هەرێم بە زۆرینەی دەنگی ئەندامانی پەرلەمانی کوردستان هەڵدەبژێردرێت بۆ ویلایەتی یەکەم. ئەو بوو مەسعود بارزانی وەک یەکەم سەرۆکی هەرێمی کوردستان لەلایەن پەرلەمانی کوردستانەوە لە 12 حوزەیرانی 2005 بە زۆرینەی دەنگ هەڵبژێردرا و بۆ ماوەی 4 ساڵ ویلایەتی یەکەمی تەواو کرد. دواتر مەسعود بارزانی بۆ ویلایەتی دووهەم خۆی کاندید کردەوە و لە هەڵبژاردنێکی گشتی و نهێنی و ڕاستەوخۆدا لە 25/7/2009دا توانی لە 170 دەنگەکان بەدەست بهێنێت. پاش تەواوبوونی ویلایەتی دووهەمیش لە 30 حوزەیرانی 2013دا پەرلەمانی کوردستان بە زۆرینەی دەنگ ویلایەتی ماوەی تەواوبووی سەرۆکی هەرێمی بۆ ماوەی 2 ساڵ تازە کردەوە. لە مادەی یەکەمی یاسای درێژکردنەوەی ویلایەتی سەرۆکی هەرێمدا هاتووە کە درێژکردنەوەی ویلایەتی سەرۆک بۆ 2 ساڵە و بۆ جاری دووهەم یارای درێژکردنەوەی نییە. هەروەها لە مادەی سێهەمی یاساکەدا هاتووە کە کار بە هیچ دەقێکی یاسایی یان بڕیارێک ناکرێت پێچەوانەی حکومەکانی ئەم یاسایە بێت. ماوەی 2 ساڵە درێژکراوەکەی سەرۆکی هەرێم لە 19/8/2015دا کۆتایی پێدێت و گەر لە وادەی خۆیدا هەڵبژاردننی سەرۆکی هەرێم ئەنجام بدرێت، ئەوە دەبوو لە سەرەتای مانگی داهاتوودا پرۆسەکانی هەڵبژاردنەکە دەست پێ بکات. لەگەڵ تەواوبوونی وادەی سەرۆکایەتی هەرێمدا چەند ئەگەرێک لە بەردەم سەرکردە سیاسیەکانی هەرێمی کوردستاندایە. ڕاپرسی لەسەر دەستور یەکێکە لە ئەگەرەکان، چونکە بەپێی مادەی 64 ڕەشنووسی دەستور ویلایەتی سەرۆکی هەرێم 4 ساڵە و دەکرێت بۆ دووهەم جاریش هەڵبژێردرێتەوە لە ڕۆژی کارپێکردنی دەستور. هەروەها لە مادەی 68 بەڕگەی 4 ڕەشنووسی دەستوردا هاتووە ئەگەر ماوەی سەرۆکایەتی تەواو بوو بەڵام بەهۆی شەڕ یان کارەساتی سروشتیەوە نەکرا هەڵبژاردن بۆ سەرۆکێکی نوێ بکرێت، سەرۆکی هەرێم لەسەر ئەرکەکانی بەردەوام دەبێت. واتە گەر دەستور ڕاپرسی لەسەر کرا و پەسەند کرا، ئەوە مەسعود بارزانی دەتوانێت بۆ 2 ویلایەتی تریش خۆی کاندید بکاتەوە یان لەسەر ئەرکەکانی بەردەوام بێت. بەپێی قسەی بەشێک لە چاودێرانی سیاسیش، ڕاپرسی لەسەر دەستور لەم دۆخی هەرێمدا ئەگەرێکی قورسە و تا ڕادەیەک ئەستەمە. یەکێک لە ئەگەرەکانی تر هەموارکردنەوەی یاسای سەرۆکایەتی هەرێمە و دەستکاری مادەی سێهەمی ئەو یاسایە بکرێت کە دەڵێت ویلایەتی سەرۆکی هەرێم بۆ 4 ساڵە و دەشێ بۆ جاری دووهەمیش هەڵبژێردرێتەوە. دەبێت لە هەموارکردنەوەکەدا ویلایەتی سێهەمیشی بۆ زیاد بکرێت. ئەگەری سێهەمیش جاردانی باری نائاساییە لە هەرێمی کوردستاندا و بەردەوامبوونی لە ئەرکەکانی وەک سەرۆکی هەرێم کە سەرۆکی هەرێم بەپێی بەڕگەی 8 لە مادەی 10 سەرۆکایەتی هەرێم مافی جاردانی باری نائاسایی هەیە بەپێی یاسایەکی تایبەت.